پارتی دیموکراتی کوردستان هەرزوو لە سەرم بابەتە قسەی کرد و داوای کرد کە ئەو کێشەی سلێمانی بەلێک تێگەیشتن چارەسەر بکرێت و یاساش ڕێچکەی خۆی بگرێ. گفتوگوی زیاتریان بابەتە دەکەم بەڕێز ئاری هەرسین بەرپرسی لقی چواری پارتی دیموکراتی کوردستان لە سلێمانی ڕاستەوخۆ لەگەڵمانە. کاگاری سپاس بە ئامادەبوونت لەگەڵ کوردستان 24. جەنابەت یەکەم جارە قسە لە سەرم بابەتە دەکەی. خوێندنەوەت بۆ ڕووداوەکەی سلێمانی وایە هێرشەکەی سەر لالەزار بەگشتی چی بوو؟ خۆی طبعاً بەداخێکی زۆرەوە کەم ئەم ڕووداوە نەخوازراوە ڕوویەوە، بەڵام بیرە نەچێ دایم قسەکردن لە پاش ئەحداس لەوانەیە نەوعێک بێ لە پێش حەدەسەکە ئینسان شتێکی تر بڵێ. خۆزگە بە قسەی خێر و ینی بە مفاوزات و بەلێک تێگەیشتن ئەم کێشە ناخۆیانەیەشێتی نیشتیمانی کوردستان یعنی چارەسەر بووناوە نەگەیشتای ئەتامە، بەڵام بیرە نەچێ من نە ڕایۆشکاری قانونیم نە چاودێری سیاسیم، من بەرپرسی ئۆرگانێکی پارتی دیموکراتی کوردستانم. مەرجعی من بریتیە لە جەنابی سەرۆک مەسعود بارزانی و پاش جەنابیان مەکتەبی سیاسی و بۆچوونی ئێمەش دوێنێ حتمما ئێوە متابعن لە بەیانێکی مەکتەبی سیاسیە بۆ خەڵک عیان بوو کە ئێمە خوازیاری ئەوەین کە وەزعەکە بڵێن ئەهوەن بێتەوە و قانون سەروەر بێت. هەر کێشەیەک نەخرێ ئێستا لە داهاتووشا کە هەبێت ئینسان بە زمانی گفتوگۆ بۆ خۆی عیلاجی بۆ بدۆزێتەوە زۆر باشترە، چونکە هەمومان بەس قازانج لەوە ئەەکەین 1000 ساڵ مفاوزات وەکو مەشهورە و جەنابتان بیستوتانە لە 1 سەعات شەڕ باشترە. هیوادارین وردە وەزعەکە بڵێن ئەوەن بێتەوە. کردیانی پارتی دیموکراتی کوردستان و یۆنامیش و زۆربەی سەرکردەکانیش داوا دەکەن کە کێشەکە بە ڕێگەی یاسایی و لێک تێگەیشتن چارەسەر بکرێ. پێتان وایە کە دەرفەتەیە بۆ لێک تێگەیشتنی نێوان بافڵ تاڵەبانی و لاهور شێخ جەنگی؟ آخر من ناتوانم لەسەرەوە قسە بکەم، من لە حیزبێکی ترم، ینی بەڕاستی من ناتوانم ڕەچەتە بنووسم بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان، ناتوانم خەتی سیاسیان دیاری بکەم. ئەوەی کە ڕووی داوە پێتان وایە دەرفەتی ئەوە ماوە کە بە لێک تێگەیشتن چارەسەری بکەن؟ واللهی دەرفەت خۆزگە ئەم ڕووداوە نەخوازراوانە ڕویان نایە، بەڵام ئێستاش یعنی بە ئەوەی ئینگلیس پێڵێ minimum casualties بە کەمترین زیان یەکێتی نیشتیمانی کوردستان و شاری خۆشەویستی سلێمانی لێ دەرچێت لە قازانجی هەرێمی کوردستانە کە هیوادارین کە سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بە عەقڵێکی حەکیمانە و لەسەر خۆ بە هودوء معاملە لەگەڵ دوای ئێستای ئەو حادیسانە بکە بۆی کە لەوە زیاتر شاری سلێمانی بەڕاستی مشەوەژ نەبێ. باشە، پارتیش دەڵێت کە ڕووداوەکە کاریگەری لەسەر سەقامگیری هەرێمی کوردستانە بێت. ئەی لەسەر پێگەی هەرێمی کوردستان چۆنەی بینن؟ من بڕوام وانە یعنی بەو گەورەیەی کە باسیەکەن، مەسەلا هەندێک کەسە بوون لە ڕابردوایان و ئەگەر ڕۆژنامە نووسێک بڵێن دەستگیر بکرێت ئیترەمە تەسیریە بێ لەسەر حیا و حورمەتی بڵێن سیاسی هەرێمی کوردستان لە عالەما کەواش دەرنەچوو، ئەمە تەسیری ئەبێت، حتمما تەسیری ئەبێت، چونکە خەڵک هەڵوێستاکە بەرامبەر ئەمە. لە ڕوویەکی ترەوە ئەوەی تر کە باسی کرد ئەوەی تەسیری لەسەر سەقامگیریە بێ، بۆچی ئینسان لەوە ئەترسێ کە تەسیری لەسەر سەقامگیری هەرێمی کوردستان هەبێت؟ لەبەرەوەی ئێمە یەک حکوومەتمان هەیە لە ئەگەر نەڵێم لە زاخۆت تا خانەقیم، لە زاخۆت تا دەربانی خان و کەلار یەک حکوومەتمان هەیە. معقول نییە هێز بجوڵڕێنرێ بەو قەبارەیە مەرکەز سەرۆکی حکوومەت وەزارەتی پێشمەرگە وەزارەتە معنیەکان وەزارەتی ناوخۆ مەسەلا بڵێن ئاژانسی پاراستن و ئەمانە ئاگاداری ئەم جوڵە سەربازیە نەبن و ئۆکەیان نەدابێ. ئەمە خەبەرێکی ناخۆشمان ئەیاتێ کە ئەم مەنتیقەیە دیارە بە شێوەیە لە شێوەکان وەکو پێویست وابەستە نییە بە مەرکەز. ئەمەیە کە یعنی مەترسی ئەوە گەێنێت ئینسان لەوە ترسێت کە ئەمە مەسجێک بێت یا بڵێن ببێتە هۆکاری ئەوەی کە سەقامگیری ئەمنی لە هەرێمی کوردستانە یەکتۆز خەلەلی تێبکەوێت. باشە کاگاری بۆچی هەمیشە ینی دۆخی سلێمانی بۆ ئەگەری ڕووداوی هاوشێوەی لالەزار کراوەیە؟ لەبەرەوەی لە ڕابردووە ئێمانەی قسەمان کردووە یەکەم ئەم منتیقەیە بەڕاستی ئەمە ناخۆشە منم قسەیەکەم، من ئینسانێکی قەومیم، بەڵام
هەندێک ڕاستی ئینسان نابێ خۆی هەڵخەڵەتێنێ. ئەم منتیقەیە بە شێوەیە لە شێوەکان لە مەرکەز کە پایتەختە کە هەولێرە جارجارە دابڕین مەبەستم چییە؟ مەبەستم وەیە هەندێک بڕیار لەم منتیقەیە ئەیرێت کە لە دەروێ ڕێنماکانی حکوومەتی هەرێمی کوردستان. ئەمە یەک. دووهەم لە ڕابردووە کە بە قەناعەتی من لەوانەیە بەشێکی ئەم شتانی کە ڕوویە هۆکارەکەی ئەوە بێ ناسەقامژیری و وشەشەکانی ناوێشێتی نیشتیمانی کوردستانە. چکە حکومڕان لە منتیقەیە ئێمە چێیە لەم دێگەڵەوە بڵین یەشێتی نیشتیمانی کوردستانە. ئەگەر وەزعی یەکێتی لەناو خۆیان باش نەبێت تەسیرە کاتە سەر سلێمانی و ڕانیە و هەروە بێتەوە کەلار و ئیتر چەمچەماڵ و هەڵەبجە و ئەوەیە مەسەلەکە. باشە کاک ئاری جەنابەت کەسێکی سەربازیشیت ئەو چەکانەی لەو ڕووداوە بەکارهێنران دەکرێت لە ناو شارە بەکار بهێنرێن یان ئەوانە هینە و ساتر و سەنگەرەکانن؟ نا بە تایبەتی ینی دوو چەک مەسەلە هاوەن چەکی ئاوە هجومی ئاوا نزیک نییە یا مەسەندە بابە چونکە تۆ بڵین جێشی ڕووسی نیت هاتبیتە ناو کیڤۆ و بتەوێ بینای وەزارەتی دیفاع هین بکەی وێران بکەی. بەڵام ئەمە شتێکی ترەڵێت تەڵمە من کەماڵێم ئەو معنایەوە نییە منم کردارم پێ باشە، بەڵام ئەڵێم هەتا لەو پەڕی ممشینە ئەگەر ئینسان بە هەر شێوەیە بێ یەکێک بوێ موبەڕیدێکی بۆ بدەسێتەوە دیارە ئەوانەی کە هجوومەکەیان کردووە بای ئەوەنە مدەڕیب نەبوون کە پێویستیان بە دەبابە و بە هاوەن نەبێ مەگەر ئەم چەکە قورسانە بەس بۆ عەرز بوو بێت، یعنی بۆی بڵێنە ها ئێمە یعنی بەجددی ئەمەگە جددین کە لەوانەیە دەبابەش بەکاربێنین. ئەجینا مەسەلا تۆ سەیری کە تیمێکی کۆکراوەی مدەڕیبی وەکو سێڵ تیم چون مەسەلا بڵێم ئۆسامە بین لادین لە ماڵی خۆیان ناکوشت بۆ لەبێ مدەڕیب بوون. ئەجا ئەمە بۆ بڵێن ئۆپراسیۆنێکی وە یعنی تیمی بچووک بەسە بەڵام ئەبێت تیمەکە لێزان بن. اینجا بڵێم چی ئایا ئەم کۆماندۆ و ئەم دژە تیرۆرە و ئەمانەی کە ئەمایان کردووە دیارە بەس لە ڕووکەشە زۆر مدەڕب دیارن ئەژینە لە کردارە بە ژمارەیەکی کەم ناتوان ئۆپراسیۆنێکی گەورە بکەن. بەڵێ زۆر سپاس دەکەم بەڕێز ئاری هەرسین بەرپرسی لقی چواری پارتی دموکراتی کوردستان لە سلێمانی لەگەڵمان بووی. دەست خۆش.